ساڵتان لە بازان خۆشەویستان ئەو ڕۆژیسانەوە ڤیددیوکانی مانجی یەک دەکەین لە بازار نیشتمان لە هەولێر هەروەک زۆرتان دەتان پرسی لە هەولێرە لە بازار نیشتمان لە تاقی ژێرزەمین لە کوڵانی تاریفرۆشە لێران ئێستا یەکەم پێشانگەش کە ڤیددیو لەگەدا بکەین ئەوڕۆ پێشانگای محەممەد دەبیتن لەگەڵمان کاگەم محەممەد ئێستا نرخی کۆنسڵەکان دەپرسین کاک محەممەد PS4 ئەوڕۆ سعری چەندە؟ فۆر بە نوێتی بە 350 دلاریا دەستی دووشی لە 300,000 هەیە تا 340,000 لەبەرەوە ئێستا 9.00ەکە هاتێت جۆکەر دەکرێت یا هەندە گرانترە بەس ڤێرژنی 9.00 باس ئەوە سلیمیە فاتەکە دەستی دوو لە 200,000 دەست پێرەکە تا 260,000 فاتەکە گوتت 200,000 تا 260,000 ڕای هەیە لێ سعری هاتە خوارێ بەڵێ Xbox Series بە 303 دلاریا ئەو جانتایانە پلەی پێنجێ بە 20,000 جانتای پلەی جاریژوانە 15,000 زۆر چاکە جانتای زۆر جوانی هەیە کە دەتوانن لە بۆ کۆنسڵ و شیشێنە نابنێت لێرانش سعری هەسێتەکان هەسێتەکان عادەتەن لە 12-13,000 تا 25,000 ئەوانەی ئەوەی کومایە و تەقلیدەکانە هایپەر ئێکس و ئەوانەی کلااودوش بە 80 دلارە پلاتینیۆم 100 دلارە پلەیستێشن 5 100 دلارە ڕایزەر هەیە 30 دلارە ئەوانەیە زۆر چاکە نرخەکان نەرزانە PS5 هەیە سعری ئەو ڕۆی 740 دلارە 740 دلارە هاتە خوارێ سعرەکەی باشە نرخی ئەو ڕۆی 740 ئەو چوارسی شتانە ئەوانەیە ئەو پیگەرەیان بە 50,000 ئەوانە بە 30,000 ئەو 3دیە ئەو ئایرۆنانە ئەوانە 30,000 ئەوانە هەردانەی 30,000 ئەدی وێنە تابلوەکان چەندە 15,000 هەروەشی جاران ماوسپادەکان بە 4,000 4,000 ماوسپادی زۆر جوانی هەیە ئەو لۆژیتیکەوە گەورەیە بە 10,000 بە 10,000 زۆر چاکە دی ماوسەکان ساریان لە چەند ماوسی لە 10,000 دەست پێرەکە تا 35,000 کیبۆردەکان کیبۆردەکان 15,000 تا 50,000 میکانیکەڵ هەیە گرانە و ڕێدراگونەوەنە نەوەی کوالیتی باشەیە وایە لۆجیتێک گێڕەکەی بە چەندە 50 دلار سوکانەکەت هەیە سوکانەکەیان بە 215 دلاری 215 دلار دەستی PS5 بە 6 دلارە ڕەشەکەش ڕەشەکە 3 دلار 63 دلارە Xbox One ساری چەند بوو؟ Xbox One فاتەکەی بە 210,000 ئێستاکەشی 1000 گیگای بە 310,000 500ەکەی 270,000 270,000 دەستکەکان ساریان چەندە؟ دەست بە 10,000 Xbox بە وایر بێ وایر 20,000 دەستی سیریەس تێ بەڵێ ساریان چەندە؟ 58 دلاری 58 دلارە نیتاندۆ سویچ ساری ئەوڕۆی نوێی 280 دلارە دەستی دوی بە 170 دلاری ئەو قەدیمەکەیتی ئۆلی دەکەت هەیە؟ ئۆلیدەکەم نییە ناوڵە ئەو بە 402 دلاری 402 دلارە لە بۆ ئەو شاحینەی دەستی PS5 بە 15,000 15,000 پاتری دەست بۆ ئەوە دەبلەکەی بە 9,000 تاکەکەی 4,000 زۆر چاکە بابێنە سەر نرخی یاریەکان با لێ ئەوڕۆ لە Xbox One دەست پێ بکەین فیفاەکە بە چەندە 16 5,000 ئیڤۆڵ 5,000 باتڵفرۆنت 5,000 ڕێنبۆیەکە 5,000 دیسانی 5,000 10,000 15 و 20 عادەکان ئەو سعرانەیە ئەو هێڵۆی 5 15,000 زۆر چاکە نیت فۆر سپیدەکان ساریان چەندە؟ نیت فۆر سپیدەکەیان بە 20,000 باتڵفیلدەکە بە چەندە؟ 13,000 تۆم ڕایدەرەکە 15 سنایپەر 15,000 کوانتەم بریک 15,000 بینە سەر یاریەکانی PS4 لە گۆستریکۆنەکەی دەست بکەین ئەو کەپسنەوەم بە 25,000 گاتەفۆڵ 20,000 فیفاەکە 59,000 ئەو ئەساسی ئۆدیسی ئۆمیگای ئیدیشنە 30,000 ڕێژەکە 20,000 بلات بۆڕن 20,000 ڕێنبۆ 20,000 باڵاڵە 50,000 فاتپای 30,000 ڕزنی بۆ 35,000 دلایبەر 23,000 23,000 هەم بە کەپسیونیە دەستی دوو چوچە هەیە دلایبەر هەیە 15,000 گۆدۆڤار 15 مینیکراف 25,000 دەسوود و بانگاردەکە 255,000
گۆزۆفیشی مە 35,000 لازۆڤاز دوو 35,000 ئەوانە دەستی دوو ڕێدێت 25,000 ئەو گەمانەی کە هەندێک ناوبانگە ئەردی مۆردەر مۆردەوێت ئەویان بە 15,000 ئەو کمتر دەبێتە 12 ئەوانە دێتن پۆبجەکە ئێستا ساری پۆبجی بە 10,000 8,000 ئەو گەورە ئێستا هەر بخۆشی بیتە فریش لە ستۆری سارەکانە دێتە خوارە هێشتش لە بۆ ئەساسن کرد سندیکیت ساری 15,000 دەستەکان خۆش لە پێشانگای هایفاک لەگە کاکە سوێت و کاکاوات لێرانەدا کاکاوات ئەو پێکسێنی بەچەندە ئەوە نوێ $100 بە تەنێ لەگە قاعدەکەش بە $50 $150 $150 بە قاعدەوە بە کاملێ کامل فڕێەوە کامل فڕێ و گێر عادیشە زۆر چاگە مێزەکان ساگان بچەندە مێزەکان ئەو مۆدیلەی هەیە ئەوە بە 120 سانتینە بە $90 120 سانتی بە $90 ئەو مۆدیلەشی هەیە ئەویان 1 مەترە بە $75 $75 زۆر چاگە پرسەکان هەیە ئەو بە گڵۆپە RGB بە گڵۆپە بە $135 زیرۆکانیشی هەیە زیرۆی ئەسلی قەقڵی بنیە بە $105 ڕەنگەکانیشی هەیە زۆر چاکە ڕەنگەکانی ئەنواع ڕەنجیان هەیە کەشی هەیە سپی هەیە سۆری هەیە ئەو ستاندانەی ئایپاد و ئیلاپتۆپشە ئەوانە بە 23,000 23,000 بە ئەو پێکسێنانە ئەوە VC-ە نیو فڕەیە بە $50 ئەدی ئەو سوکانانە ئەوە ئی پلیستیشن 2 بە پلیستیشن 2 $80,000 ئەوەشی هەیە V9 فڕی کاملە و گێر ئۆتۆماتیکە بە $75 وەچی وێ نیە وەچی وێ بەزەوە عادیە ئۆتۆماتیکە لۆجیتێکەکان بە چەندە لۆجیتێکەکان ئێستا ئەو هەیە لۆ پلی 5 دەبی ئەو بە $270 عادیەکانیشی هەیە ئی پلی 4 و Xbox بە $220 ئەو سێتانەی ماوس کیبۆردی ئەو سێتانەی ماوسکی ئەو مۆدیلەی هەیە ئەو بە 30,000 چاک پارچێ 30,000 چاک پارچە تایگەری هەیە بە 40,000 ئەو هێچێتانە بە ساریان چەندە سێتە هەیە و سەنفلەوەرە بە $55 $55 ئەدی ئەو سێتانە ئەو سێتانە ئەوەی هەیە 500 هەیە بە 45,000 سێت کاملە زۆر چاکە UPS-ەکان ساریان UPS-ەکان 850 هەیە مارکەی زویسە زەمانی 6 مانجی لەگەڵە بە 37,000 هەیتێ ئەوەشی 1000 حجمی ئەوەی هەیە 1200 هەیە 1200 بە $50 ئەو سوکانانە ئەکسبۆکسی Xbox 360 بە $50,000 بە $50,000 ئەوەش ماوسەکان V9 ئەوشان $50 ماوسەکان ئەوانە هەیە گەیمینگە ئەوانە بە $14,000 گەیمینگ 14,000 مارکە ئای مارکە ئەوە ئۆکولۆس 128 گیگایە بە $350 $350 زۆر چاکە سێتەکان ساریان سێتەکان G9000 هەیە بە $15,000 ئەوە S22 هەیە ئەو بە $35 ئەو ئەوەنی کۆماکان هەیە کەیەکان کەی 20 و کەی 8 ئەوانە هەم بە $25,000 هەمووی 25,000 ئەو ماوسپادانە ماوسپاتەکان ئەوانە هەیە حجمی گچکەیە ئەوانە بە $5,000 حجمی گەورەشی هەیە ئەو مۆدیلایە ئەوە مەترەکە بە $15,000 شتی زۆر جوانە کوالیتیشی زۆر باشە تای هەموو شتی لەسەردایە تای ڕاشێخی کۆنسۆڵەکان سریەس ئێستا مۆدیل نوێەکەی هاتیە باندڵە گەمەی لەگەڵە بە $315 $315 گەمەشتیشی لەگەڵ گەمەشتیشی لەگەڵە بە سریەس Xەکەی هەیە ئەوڕۆ ساری ئەوڕۆبیتە $635 $635 زۆر چاکە PS5 دابەزیە ئەوڕۆپیەکەیتی بە $706 نیتاندۆ سویچ ئەنیمێلەکەی هەیە و احتیاجەکەشی ئەنیمێلەکەی بە $300 ئەو چەند بە $290
$200 سعرەکان دابەزی بەڵێ لایتەکەی هەیە لایتەکەش دابەزێ بوویتە $109 $109 هێستێتی PS5 هێسێتی PS5 دابەزێ بوویتە دەوری $75 $75 ئەدی ئەوەی نیتاندۆ سویچ ئەوەی نیتاندۆیەوە سیارەیە کامیرۆ سیارێ لەگەی ڕەبت دەکەی بە $155 $155 کیبۆردەکانی ڕێزەری کیبۆردەکانی ڕێزەری ئەو هەیە هەیسنمی ئەو مینیەکەی هەیە بە $125 بەس زەمان دو ساڵیان لەگەڵ هەمووی زۆر بە زۆری هی ڕایزە ئەدی ئەوەی تەنیشتی ئەوەی تەنیشتی بلاگ ویددیوەکە هەیە بە $120 $120 هێستێتەکانی کە بەڵام هێستێتەکانی کە بەعام ئەوانە هەیە بە 30,000 ئەو مۆدیلانە ئەوەنی کۆماکان 25,000 زۆر چاکە مایکەکان ساڵیان چەند مایکەکان ئەوە هەیە ئەوە هێت سێتە کاملە سێت کاملە مایک و هەمووی کاملە فلتەر و کامل بە $50 $50 هێستێتی هێتسێتی هایپەرێکسەیە ئەلفاکەی هەیە بە $75 کلااوت ستینگەرەکەی هەیە بە $45 ئەو مۆدیلەی هەیە بە ئەو مۆدیلە هەیە بە $120 هێزەرەکان هێزەرەکانی ڕایزەرەکانی مۆدیلی زۆرە فۆر کۆنسۆل هەیە بیتە $40 هەرزامەوە $50 بوو کراکنەکەی هەیە بە $70 کراکن هەیە ئەو نوعی هەیە ئەو بە $80 کراکن ئێکس لایتەکەی هەیە بیتە $30 $30 دەستی ئەکسبۆکسی ڕێزەرەکان ئەویان بە $125 ماوسەکانیشی هەیە ڤایبەرمینی هەیە بە $6 ئەوەی هەیە بە $80 ئەوەشان بە $125 دەستی ئەکسبۆکس سیریەسی دەشی ئەکسبۆکە سیریەسێ ئەو مۆدیلی هەیە ئەوانە بەس کرایتەوە لە مارکێت تەمەشاکە مەسا عەرزە بە $50 ڕەشەکان سپی و شینیشی هەیە ئەدی ئەکسبۆکس وانی هەیە ئەکسبۆکس زۆنیشی ئەوە هەیە ئەو بە $35 $35 ئەو ناکۆنانەی ناکۆنەکان هەیە ئەو بە $55 ناکۆن $55 PS5 PS5 سپیەکەی بە $6 ڕەشەکەشی بە $63 $6 ئەوە شەیە ئەو ئەلیتە سریەسی دووە بە $100 $100 ئەدی ئەو جۆرانە ئەو جۆرانشی هەیە ئەوە دوگمشتی هەیە لە بنی زیادە بە $50 بە وایرە لە بۆ وەن و ئەکسیژن وەن و ئەکسیش دەبلۆر دووش لێبی زۆر چاکە بابینە سەر یاریەکانی نیتاندۆ سویچ یارەکانی تاندۆ سویچ زۆرە بەس ئێستا ئەوەن دەمانمایە کەم بووە زێڵدایەکە بە چەندە زێڵدایەکە بە $50 نوێەکەیتی مۆرتال کۆمبات ئەڵتیمێت مۆلتۆر کۆمبال ئەلتیمێتەکەی بە $40 دراگۆن بۆڵەکە دراگن بۆڵەکە چیانێ کاکارۆت کاکارۆت $45 ئەوەشان بە $40 منی فیفا 22 $45 منی کرافتەکەی بە $30 سنۆڕەنەرەکەی سنۆڕەنەرەکەی بە $40 ماریۆکانتان نەما ماریۆکانمان نەمایە ئەو نوع مۆدیلەمان هەیە بە $50 ئەوەشان بە $45 پیکی مینەکە پێکی مینەکە بە $40 زۆر چاکە بابێنە سەر یاریەکانی PS5 یارەکانی PS5 ڤانگاردەیە بە $50 $50 سیباق ئەو سیباقە هەیە بە $45 کۆڵدوار بە $45 دەسترانی دەستڕانی بە $45 دایرەکتەر کەچە مۆرتال کۆمبات مۆرتۆ کۆمبات 11 $45 ئەڤەنجێرسەکە $50 دێرت فایفەکە $45 یاکوزایەکە یاکوزایەکە بە $50 لۆس جەجمنت بە $50 لە بۆ PS4ی دیتۆن نایتمێرەکە بە چەندە لۆ PS4 بە $45 دووەکەی بەڵێ یەکەکە یەکەکەی بە $40 $40 جومانجی بە چەندە جومانجی بە $30 بەڵێ لێگۆیەکان بە عامەکەن لیگۆمەکان بەعام بە $25 بێجگە لە کۆلێکشنەکەی سێگەمەی بە $30 ئەگاوانی کە بەعام $25 سپۆنج بۆ سپۆنج بۆ بە $30 هەڵۆ نەیبەرەکان هەیە بە $25 هەردوو بەشی یەکەم و دومی ڕایمان بە $25 لێرانە علادین و لاینگەکە بە $30 کاپتن سوباسە کاپتن سوباسە بە $35
$35 بس وصل شما گۆفسۆشیما بە $35 اساسا في فالهالا ڤالهاڵە بە $40 الماستر ریماستەرەکان و ئەو مۆدیلەکانیکە هەمووی بە $30 $30 هم بكبسيه بە کەپسی هەمووی کەپسی بڵ فانجال بو PS4 ڤانگار لۆ PS4 بە $50 كولدوار گۆڵدوار بە $45 $35 ما فيها ديفينيتيف اديشن مافیاکە بە $40 ديس اونر دیسۆنەر بە $30 $30 دەستەکان خۆش چا. ئێستا پێشانگای سامی دێرانەوە کە ئەکسسواراتەکان و بابەتەکانی ڕێترۆ و ئەو شتانیان زۆربەی لا بەردەستا کە لەگە کاگەسای دەست پێ دەکەین ئەو ستاندە بە چەندە؟ ئەویان بە Nintendo سی Switch. زەریویان یدەی دیتانە سویچە بە 25 زەریە ئەوانش 20 زارن ئەوەشیان 20 زارە هەمان شێوەشمان هەیە وای لەسە و لەوە پەیساری تۆڕ بۆ هەیە ئەنە مەسم دومەیەک زیادە دەگری دەکاتە سرعی دەکاتن ئەوانشمان هەیە نزیکەی 620 گەمی تێدەیە گەمەی کوالتی قەدیمەکانی تێدەیە ئیران بۆ قەدیمەکان تێدەیە ئەو بە 20 زەریە ئەوانە شار بەس دەبێت هەموو یەکسان ئەوانە بەس ئەگەر HD بیتن HD بە 30 زەریە سلازە دەستگەکان بە چەندە ئەو دەستکانە ئەو دەستکانە بە 25 زەریە نیتان سویچە بەڵێ زۆر هەموو ئەسواتی نیتان سویچم هەیە ئەمە بۆ من ئەوان دەکاتە وایرلس سەماعەکەی دەکاتە وایرلس زۆر تا ئەوەش یدەیە دوو دەبڵ یدەیە بە 25 زەریە ئەتی ئەو دەستکان ئەوەش یان بامان شێوە بە 25 زەری بێن 25 ئەلێکوانەش ئەو هەیە گەیم سێرە لە بۆ مۆبایل دەبی لە بۆ کۆمپیوتەر و پلەیستێشن سێ دەبی ساڵی چەندە پێشی زۆر جوانێ ئەویان تایبەتە زانی چییە؟ ئەین کۆنتڕۆلەر ئەین کۆنتڕۆلەر ئەوش ئەنبۆکسینگ لە بۆ ئەو دەستکە زۆر زۆر چاکە ئیهریتیشە سەری چەندە؟ ئەوە بە 130 زەریە 130 شتی ڕاقیت بێتن؟ زۆر جوان هایم ئەیمیش ڕێ دەکاتن زۆر چاکە ئەو دەستکانە لە بۆ مۆبایلی بە چەندە؟ ئەویان بە 30 زەریە مارکی گەیم سێرن X2 نزیکەی بەخۆی لە ئینتەرنێتی بە 70 دلاریە بەزەکان بە 30 زەری تەمەوەن ئەوە شێ بەس ئایفۆنە ئایفۆن و ئایپاد وانەیە بە 35 زەریە 35 ئەدی ئەو نەها دەستکانە؟ ئەوەش یانێ ئەین مارک گەیم سەرا G4 ئەوەش بە 35 زەریە 35 ئەدی ئەویان گەیم ڤایسەکە؟ ئەوە بە 35 زەریەوەشیان ئەوەشیان لە بۆ سامسونجیە ئەوەیان 50,000 50,000 دەستخوشی جوانی هەیە ئەوان ئەوەش لە بۆ کۆمپیوتەرێنە لە بۆ کۆمپیوتەر و مۆبایل و هەموو دەبیت نیتاندە سویچ ئەوەش بە 35 زەریویان 35 یدەی پلەیچاری بەوار بە 15 زەریە بە 15 ئەو دەستکەی شێوەی وەکو گەیم بۆ گەیم کیوبیە گەیم کیوب بەڵێیان ساری چەندە؟ ئەو بە 25 زەریە 25 ئەدی ئەو شوشەیە؟ ئەو شێ بە 35 زەریویان 35 ئەوە شەیە بە 100 زەریە 100 بەنوێتی بە 100 دوای تقریبان ئەویان بە 110 زەریە هەرزانە سارەکان گونجاوە ئەوە داشکانیشتی دایکە ویستە زۆر چاکە بە نایمە وەرن داشکان هەیە PS4 ساری چەندە؟ PS4 هەیە سلیم بە 500 دیگا بە 370 زەریە 370,000 Xbox One Xbox One 200,000 ئەو فیگەرانە ساریان لە چەند هەریکە سارەکە ئێستا ئەوان دەپێشێن دەفرۆش ئەویان ئەویان بە 100 زەریە 100,000 ئەوەشیان بە 70 زەریە 70,000 ئەوان دیشەوە بە 20 زەریە ئەوەشیان هەیە بە 35 زەریە ئەوەی سەرەوە بە 35 زەریە 35,000 نیتاندۆ سویچ بە 220 دلاریە لایتشمەیە بە 150 دلاریە بەس دەست دوو بە زۆر خاوێن PlayStation 2 ساری چەندە؟ بە 35 زەریە 35,000 کۆمبەکەیتی کە شتەکی جیاوازە بەرسەت ئێستاش نرخی هێستەکان دەپرسین ئەو ئاسوسە سپایکە بە چەندە؟ دەکا بە 150 دلاریە بێن $150 ئەو جۆران ئەو جۆرێن بە 90 زەریە TUF-ەکە ئەوەشیان بە 80 زەریە 80,000 ئەویان بڕک ماسفای زیاترە بە 100 زەریویان ئەوەشیان هەیە بە
$100 $100 هذه أو زوران والمركبة $100 $100 داش كان تدا هرمي مونستر بتسنده مونستر بن $100 هذه أو فريزان ئەوێن بە 7,000 ئەوێن بە 50,000 ئەو ئاسێ بە 85,000 ئەو لۆژیکە 50,000 زۆر چاکە ئەدی ئەو ماوسێکی بۆردانە ئەوە شیان دەستکان کردە بۆیان بە 35,000 $35,000 ئەدی ئەو دەستکێرە بۆ پلێستێشنی ئەویان بە 8,000 بێن 8,000 ئەدی ئەو کیبۆردە بەتەنێ ئەوەشیان 50,000 50,000 ئەو هێستێتە لە بۆ نیتاندە سویچی ئەوە 50,000 50,000 ئەو لایتینگانە بە چەندە ئەوە بە مواصفاتە لەگەڵ دەکەی بەرنامەی هەیە دەمەتری بە 30,000 5 مترەکەش بە 20,000 ئەنواع بابەتی جوانکاری شتیشان لا بەردەستە لێرانە هەروەکەوەی ئایرۆنمانەی ئیسینجیتی ئەوە ساری چەندە ئەوە فرشەیە وەڵام بەس دانەشەیە ئەو فیگەرانە ئەوانە ساریان بە چەندە 10,000 پۆپەکان 10,000 گونجاوە پلێستێشن یەک ئەویان فرشەیە وەڵام فرۆشتینەوەە زۆر چاکە سعرەکان دەتانی پلێستێشن دوو یاریەکانەوە پێبری یاریەکەمانە لە 10,000 تا 30,000 هەیە هەرێکە بۆ سایرەچی گەمەکان زۆر ئەوانەی کە لە بازاری بەردەست ناکەویتن لێرانە بەدەست دەکەویتن زۆر بەشی ڤێژنی یابانی ئەوروپی و ئەمریکی هەمویان لا بەردەستە ئەوە شارجەرە شارجەرانی PS5 ئەوە ئێمە 20,000 ئەوە بە 20 ئەویان بە 15 ئەوەشیان بە 25 کە بۆ مارکەشی ئەوەیان باشە ئەوانە چنم ئەوە ماریوی ئەو شکلیە فیگەرن ئەوەش ساکەی دیارنزارێ ئەوەشم هەیە یاڵە ئەوەش 3,000 گەمەتەدەیە سیستەمی 4K-ە تەنها لە تەلەڤیزیۆن دێکی بە HDMI-ەکە و دەستکەکە یاری پێ دەکەی بەڵ هەموو کوالیتی قەدیمەکانە باس بە هەیە کوالیتی دروستکرێتەوە سعرەکەی ئەو بە 8,000 8,000 گەمەی زۆری تێدایە ینی پارەکەی ئەوەندەی دەینی کە پێی بدەیت لێرانەش ئەوەی هاری پۆتەری ئەو 50,000 50,000 ستاندەی نیتاندۆ سویچی ئەوە یاری و شتیش هەموو شتەکانی یەدەکانی جێی یەدەی ئەو تنیشتانە هەم بەکامی تێداتی بە 6,000 یاریەکان نیتاندۆ وی سعریان لە چەندە ئەوی 10,000 تا 50,000 تێدا هەیە لە 10,000 تا 50,000 تێدا هەیە کە زۆربەی یاریەکانیش دەگمەنەکان بەردەستە یاریەکان Xbox 360 ئەوی شاین لە 10,000 5,000 تا 30,000 تقریبا تێتی هەتا 30,000 تێدا زۆر چاکە یاریەکانی پلێستێشن 3 پلیستیش عین 10,000 تا 20,000 تێدا هەیەی زۆر چاکە یاریەکانی PSP شان هەیە لێرانەوە نیتاندۆ شان هەیە زۆربەی کۆنسۆڵە قەدیمەکانیان هەیە لێرانە ئەو مەدالیانە بە چەندە ئەوە شێ لە 5,000 تا 10,000 زۆر چاکە زۆر زوانیان هەیە لێرانەوە دەستاش لە پێشانگای نەسرەتین لێرانەوە ساری یاریەکان دەپرسینەوە بێ زەحمەت PS4 بە چەند دەستین دەستی دوو 325,000 325,000 ئەدی پرۆ پرۆ بە $270 پلەیچار ئێستاکە وەری واتێ جۆکەر ئەگەر وێژنۆبی ئەوە جۆکەر دەبی بەڵام ئەوانە ئەواندی سەک ئەوانە نابیت جۆکەر نابیت ئەوانە کەمسرای جلبێک ئەوانە جۆکەر دەبی بە 350,000 جۆکەر دەبی 350 دووری زۆر چاکە بە نوێتی هەیە PS4 بەنوێتی نمایە ئەو هێچێتانە ساریان چەندە؟ ستانە سعریان ئەوە بە ئەو نوعیان بە $50 Xbox Series X ساری چەندە ئەوڕۆ؟ بە 630 630 هاتە خوارە سعرەکە بعدەست پێکەن بە یاریەکان لە سپایدەرمان مایلز مۆراس ئەوە بە مستعمەلی بە 48 مستعمل ئەپلەیک تێڵ بە 30,000 Watch Dogs 2 15,000 Watch Dogs Legion 30,000 30,000 Mafia Trilogy بەنوێتی بە $35 $35 FIFA 22 فابیستو بە 55,000 بە نوێتی بە چەندە؟ بەنوێتی بۆ ئەفا ڤێژنی PS5 نییە؟ ێژنی PS5 نمایە بەڵام ێژن سعری بە $55 زۆر چاکە لێگویەکان ساریان لە چەند و چەندە؟ یەکان بە گشت بە 20,000 مستعمل
20,000 دیوز اکس بە چەندە؟ چی؟ دیوز اکس بە 10,000 وان پیس وان پیس ئەو بەش سێمیتی بە 30,000 30,000 باتڵفیلد 10,000 ئەساسین کریدەکان ئەساسیەکان بە گشتی بە سامی 15,000 بەس باڵاڵایەکە بە چیانی ئەم 15 زۆر چاکە ڕێژ بێت دووەکە لەوەش ئەوش ئیزوێ بە 20,000 سێ بەشە ڕێژ دووەکە بەرێت بە 20,000 فاکانی دۆن ئەی بە 20 کەپسی مۆرتا کۆمبات 11 35 GTA بە 3,000 بە کەپسی 20,000 ڕزنیڤڵ چاک بە 17,000 پێنجەکە ئەو 15 هەفتەکە ئەوش 15 ریڤلیژن ئەو 20 نیئۆ نوێ بە 30,000 لایڤ سترێنجە نوێیەکە کەڵەرز ئەو بە 30,000 دەستکەکان سعریان لە چەندە چەندە 20,000 ئەم کەسکان تیجاری نەوە زۆر چاکە دەست خۆشی تاژە پێشانگە ژارین کە ئێستا زۆکەری پلەیستێشن 4شیان لا بەردەستە کە جەوبرێک دەکەن لە بۆتان ئەگە ڤێژنی نۆ بیتن 9.0 پاشەنجی نابیتن کاکە ژار زۆکەرەکە بەچەندی بەخێر بێت جۆکەری پلەیچاری 9.00 ئێستاکە بە 10,000 جۆکەر دەکەین گەمەش بە 3,000 تێدەکەن یان گەمەچ بێ بە 3,000 میساڵەن گەمەیە بە 40 دلاری بە 3,000 تێدەکەین گەمە نوێیەکانیش هەموو گەمەکەی هەموو گەمەک بە 3,000 ناری تێدەکرێت هەرچ گەمەچ بێ تێدەکرێت زۆر چاکە ئێزا کۆنسڵەکان Xbox One بەچەندە Xbox One 1 تێرابایت بە 295,000 ناویان PS4 PS4 بە 320,000 بێت جۆکەر بە جۆکەرەوە 340,000 سلیم زۆر چاکە یەکتێڕایتان هەیە 1 تێرابایت بە 370,000 بە جۆکەر بێت جۆکەر 335,000 زۆر چاکە لە بۆ Xbox Seriesتان هەیە لە بۆ سری AC بە 305 دلار بە نوێی کەپس بەتەبابێنە سەری ئەریکان GTA بەچەندە؟ GTA 15,000 رودو زەکری دو 20,000 سپایرۆ سپایرۆ 20,000 هەر سێ بەشە 10,000 لێگۆیەکان بەحاڵەتەن لە 15,000 تا 25,000 ناری دەڕوات زۆر چاکە کراش 20,000 Dragon Age 15,000 ئەوە سیدەکان هەمووی ئێستا کە هەرزان بە حکومیەوەی جۆکەر دەبیتن سیدەکان بیتە 15 و 20 زۆر زۆرەکەی 25,000 مستعمل ئەدی جامفۆر جان فۆرس بە 25,000 ئەفدۆر 10,000 ئەکانیا 15,000 گاڵبۆڕەکان 15,000 گاتۆوەڕەکان هەردووچی 15,000 نرخی هێچێتەکان لە چەند چەند سێتا جینۆ هەزارەکان 15,000 ژینۆهزارەکان 15,000 ئەوەشیان 20,000 ئەوەشانی ئەوە کوێتی زۆر باشە 25,000 زۆر چاکە ئەدی دەستکەکان دەستکەکانی ئەوانەی ئێرە بە 25,000 و ئەوانەی ئێرەش ئەوانە بە 20,000 بە 20,000 دەستکی ئەکسبۆکسی بەوایر 10,000 دازادی وەرلستان هەیە بەڵێ وەرلست ناوەڵە نەمانماوە ئەوژدی پێ دوشمان هەیە کە دەتانی ئەژێمای لەسەر پیرێدی ئیش پێ بکەیت سعرش 6,000 بەڵێ زۆر چاکە دەستی ئەکسبۆکسۆنی هەیە دەستی ئەکسبۆکس وان بەڵی لە فترەنیمانە بەس بەخۆی سعری 40,000 بلادی 40,000 ئەو فیگەران ساریان لە چەند دۆزنەدا قڕانەوانە نافرۆشتنەوە لە جوانی مادانایە زۆر چاکە بەڵێ بەس ئەومان هەیە لە فرۆشتنە ئەوانە ئەوە لەگە ئەوە کلی 20,000 زۆر دەستەکان ئێستاش لە پێشانگەڕە بازن لێرانە دیسانەوە ساری کۆنسڵ و دیارەکان دەپرسین کۆنسڵەکان PS4 ئەوڕۆ ساری چەندە؟ بەنوێتی بەنوێتی بە 306 دلار 360,000 دەستی دوی 320,000 320,000 یەک تێرابایتان هەیە 1 تێرابایت بە 306,000 360,000 دەستی دوو ئەوە زۆر تاکە ئەدی Xbox One Xbox One ئەوە 1 تێڕایە بە 320,000 ساڵێک زەمانیتە 500 شمانێ ئەوانە بە 280,000 280,000 فاتەکان ساریان چەندە؟ فاتەکان ئەگەر کرابیتەوە بە 220,000 لێ چەند ئەگەر نەشکرابیتەوە بە 230,000 زۆر چاکە ئەدی Xbox One Xbox One فات بە 210,000 210,000 نرخی ئەو سێتانەی ماوسکی بۆردانە
ئەو نوعی هەیە بە 25 دلاری ئەو نوعی هەیە بە 20 دلاری ئەوە بەس کیلۆدا بە 30 دلاریە ئەوە شەر بە 15 دلاریە ئەو بە 25 دلاریە ئەو شوارەیە بە 25 دلاری 25 دلار دەستی Xbox One بە چەندە؟ ئەوانە نوێیە بە 35 دلاریە 35 دلار ئەسلی بنە؟ ئەوە کەڤەرەکەی ئەوەیە عادیە ئەسلیە ئەوانە ئەسلیە سیریەس ئس و سیریەس ئێکس و ئەوانە نەوعیەتی مستعمەلیشی هەیە ئەوانە بە 35 دلاریە ئەو بە 6 دلاریە ئەوانە بە 65 دلاریە زۆر چاکەتی ئەو ناکەە لە بۆ PS4 ئەوە بە 50 دەستی دوێ 50,000 هێدسێتەکان ساریان لە چەندە؟ هایپۆرێکسەوە بە 6 دلاریە ئەو بە 70 دلاریە ئەو ڕێزەرانە بە 75 دلاریە ئەوانەش بە 65 دلاریە ئەوانە هەیە بە 45 دلاری ئەو نوعی سەری بە 30 دلاریە ئەو دویان بە 20 دلاری ناوانە بە 20 دلار سارەکان زۆر گونجاوە Xbox 360 ساریان چەندە ئەوڕۆ؟ Xbox 360 ئەگەر ئەوروپی بە 120 هزاریە ئەوروپی ئەوڕۆپی ئەوانی ئێرکوانش بە 100 هزاریە مستعملی خۆمان بە مستعمەلی خۆبانە ئەوەی بە 100 هزاری دەفروشت 100 هزار. ئەوروپی بە 120 هزاریە زۆر باشە لە چاو ماکانی پێشتر سارەکان گۆڕان لە بۆ یاریەکانی PS4 مافیا سێ بە چەندە؟ مافیا سێ بە 15 هزاری میتالگیر ئەوش بە 15 هزاریە The Order دەوەردەرەکەش بە 15 هزاری Call of Duty Black Ops 3 ئەو بە 10 هزاریە Shadow ئەو بە 15 هزاریە Hitman 3 یتمانیەکە ئەوش بە 15 هزاریە بە 15,000 دۆست بە پشیمامانێ بە 30 هزاری Last of Us Part 2 بە 30 هزاریە Uncharted بە 10 هزاریە ئەو Uncharted کۆلێکشنەکە بە Collection 15 ئەوی دیکەیان بە 15 دێتوانێ بە 25 ئەنتم داونە بە 15 هزاریە مۆدێرن وارفەر ڕجیندوەکەی بە 25 ڕجینۆڵەکەی بە 30 ریماستەر نیفۆرسپید ریماستەرەکە بە 25 هزاریە ئەو دەکری دووە بە 25 هزاریە لا عەفوان بە 20 هزاریە زۆر چاکە لە بۆ Call of Duty WW2 ئەو بە 15 هزاری Death Stranding ئەو بە 20 هزاریە 20,000 GTA GTA بە 15 هزاریە Assassin's Creed Origins ئەو بە 15 هزاریە Odyssey. ئۆدیسیاکە بە 20 هزاریە زۆر چاکە Days Gone دەیزگەنەکە بە 15 هزاریە Mad Max ئەویش بە 15 هزاریە Far Cry Primal ئەویش بە 15 Far Cry New Dawn بە 20 هزاریە Ark ئارکەکە بە 25 Battlefield باتڵفێل وی بە 15 هزاریە Minecraft بە 25 هزاریە Resident Evil 3 ڕێزندی بڵسەیەکە بە 25 هزاریە ڕێزندی بڵدووەکە بە 20 هزاریە Just Cause سەیەکە بە 15 چارەکە بە 20 Infamous ئەو بە 15 Watch Dogsەکان ئەوان هەردووچیان بە 15 15 Killzone کێلزۆنەکە بە 10 هزاریە زۆر چاکە فیفاەکان و فێسەکان ساریان لە چەند چەندە ئەو فیفا 20مانێ بە 15 هزاری فیفا 19 بە 10 هزاریە فیفا 17 بە 5 هزاریە PS 12 بە 10 هزاریە فیفا 22 عربی بە 55 دلاریە 15 دلار ئینگلیزیەکەی بە 40 دلاریە بەڵێ زۆرسکانە ئەوانە ئیپلی چاریە تیجاریە بە 20 هزاریە پرسی داری ئەمە لە میێتەوە بەڵێ شتی باشن خراپ نینە لە بۆ گەمەکردنی بە کەلک باشە باش بەکەلێک دیت